هەر سەبارەت بە دیدارەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانی لەگەڵ خەڵق میوانێکم لەگەڵ دەبێت. ئاسۆ عەبدوڵەتیف چاودێری سیاسی لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت، گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەو دەکەم. کاک ئاسۆ ئەم کاتتان باش. تۆ گوتارێکت نووسیوە باس لە دیدارەکەی سەرۆکوەزیران. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس. باس لە دیدارەکەی سەرۆکوەزیران دەکەی لەگەڵ خەڵک، دەڵێی دیدارەکە وەکو پەرلەمانێکی بچوو کراوە هاتە بەرچاو. باشە، بۆچی وا وەسفت کرد؟ بە بڕوای من ئێستا لە غیابی پەرلەمانی کوردستان کە دەستگایەکی تەشریعی یاسادانانی کەلتوری سیاسی حکومڕانی کۆنی هەرێمی کوردستانە و بە بڕیارێکی سیاسیانەی دادگای باڵای فیدراڵی لە مانگی پێشوو کارکردنی یا با بڵێن درێژکردنەوەی یاسایی پەرلەمان سڕ کرا، بێگومان ئەبێ سەرۆکوەزیران لەگەڵ چین و توێژەکانی هەرێمی کوردستان، چین و توێژەکانی خەڵک، شار و شارۆچکەکان پارێزگاکانی کوردستان کۆبێتەوە و بە دید و ڕوانگەی من ئەم کۆبوونەوەیەوە ئەو دیدارە ڕاشکاوانەی سەرۆکی حکوومەت لەگەڵ چین و توێژەکانە بە بڕوای من وەک دیداری سەرۆکی حکوومەت بوو لەگەڵ پەرلەمانیشی بچووکراوەی کۆی پێکاتە و لایەنە سیاسیەکانی کوردستان لەو هۆڵەدا کە ڕوبەڕووی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەستانەوە. باش، پرسیارەکانت پێ چۆن بوو؟ پرسیارەکانی خەڵکت پێ چۆن بوو؟ لە ڕاستیە من پێم وایە مۆدێل و فۆرمی حکومڕانی کوردی ئەبێ ئیتر بگۆڕین بە ئاراستەی ئاشکردنەوەی خەڵک، بگۆڕین بە ئاراستەی ئەوەی بزانین خواستی خەڵک، دیدی خەڵک، داواکاریەکانی خەڵک، ناڕەزایەتیەکانی خەڵک لەسەر شەقام لە فەرمانگەکان لە شار و شارۆچەکان چییە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەر جاران پرزگەی سیاسیەکان هەبوو، ڕۆتینیاتی ئیداری هەبوو، ئۆتۆکراسی هەبوو بەرامبەر بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکان، ئێستا دایرێکت ئەم کەلتورە دیموکراسیە کە بە بڕوای من نەهجێکی تەواو دیموکراسیە بۆ سەپاندنی ئیرادە و ستاتۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر ئاڵنگاری و تەحەدیاتەکانی حکوومەتی عێراق و دەوڵەتی قوڵی مەزەبی بەرامبەر هەرێمی کوردستان پێویستە ئەم جۆرە ڕێکارانە بگرینە بەر. پرسیارەکانی خەڵک بێگومان دەرخەری هەموو ئەو ئازار و تراژیدیا و ناڕەحەتی و خەمەقوڵانە بوو کە تاچی ئێمە بەرمەبنایی هەموو حکوومەتە یەک لە دوای یەکەکانی هەرێمی کوردستان لە کابینەی یەکەمەوە تا کابینەی نوێ وەک جۆرێک لە ناڕەزایی، وەک جۆرێک لە هەستکردن بە ڕەخنەگرتن و ناڕەحەتی بەرامبەر بە حکوومەتی هەرێم هەیانە و خۆشبەختانە سەرۆکی حکوومەت لە دیدارێکی ڕاشکاوانەدا بە جوانی گوێ لێگرتن. باشە، ئەو چەند خەڵکەی لە دیدارەکەدا ئامادە بوون توانیان پرسیاری هەموو خەڵکەکە بگێنن بە سەرۆکوەزیران لە ماوەی ئەم کاتژمێر و سی خولەکەیە؟ بە بڕای من نەخێر، چونکە خۆتەزانی خواست و داواکاری خەڵک بێگومان زۆرە بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکە بەرمەبنای دیفاکتۆیەکی سیاسی لە عێراقا دروست بووە و بەرمەبنای شۆڕش و ڕاپەڕینە یەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کورد و خوێن و ئەنفال و کیمیاباران دروست بووە. لەبەرەوە خەڵک حەقی خۆیەتی پرسیار لە سەرۆکوەزیرانەکەی خۆی بکە و ئەم مۆدێل و فۆرمێکی دیموکراسیە متەبەعە لە عالەما بە تایبەتی لە وڵاتە ئەوروپیەکانی وەکو وڵاتانی ئەمریکا و ئوسترالیا و وڵاتە ئەوروپیەکانی وەکو ئەڵمانیا و هۆڵەندا زۆر گرنگە نوێنەرانی خەڵک، تاچی کوردی، خەمخۆران، جڤات، ئەوانەی کە نوێنەری چین و توێژەکانی خەڵکن ئاوا ناوە لەگەڵ سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانە بکەونە گفتوگۆ و دیداری قوڵ و پڕجستوجۆ بە ئامانجی ئەوەی کە لە داهاتووە هەموو ئەم پرسوڕایانە، هەموو ئەم دەردەدڵانە بکرێتە ئەجەندایەکی نیشتیمانی و لە داهاتووە پراکتیزە بکرێ و لە داهاتووە جێبەجێ بکرێ و لە داهاتووە حکوومەتی هەرێمی کوردستان پند بە پند و خاڵ بە خاڵ پەنجە بخاتە سەر ئەو برینانەی کە
بەڕێزان لە دیداری سەرگۆزیرانە زۆر بە جوانی ئاماژەیە باش زۆر جار باسیەوە کرێ کە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان نییە باشە حکوومەت ئەمەی نەهێشتووە نازانم پێشێتکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسانە کرێ بینیمان سەرۆکۆزیران لە ماوەی 4 ساڵ هی حکومڕانی خۆی باشە چکە دەی حەوت چەند ڕۆژیشتر دەبێتە 4م ساڵی کابینەکە بینیمان سەرۆکۆزیران لەگەڵ تەواوی ڕۆژنامە نووسانی هەموو کەناڵەکانی هەرێمی کوردستان کۆبوونەوەی هەبوو دیسان چەند کاتژمێرێک لەگەڵ ڕۆژنامە نووسان دانیشت و هەمویان پرسیاری ڕاشکاوانیان لێ کردووە و وەڵامی هەمووانیشی دایەوە لەگەڵ گەنجان کۆبوونەوەی کردووە ئەم جارش بینیمان لەگەڵ خەڵک دیسان دانیشت و دیداری تایبەت هەبوو جێی لە ڕەخنەی خەڵک گرت و چۆن نێو خەڵکەوە باشە بۆ چونت لەسەر ئەم بابەتە چییە کە دەڵێن ئازادی ڕادەربڕین و نازانم کاری ڕۆژنامانی والێ کراوە کە ئازادی نییە بۆ چون لەسەر ئەم بابەتە چییە؟ بەڵێ خۆی لە ڕاستیە من لەو وتارەش ئاماژەم کردووە بە دید و ڕوانگەی فەلسەفی بیرمەندی ئینگلیزی تۆماس هۆبس لە 3 سەدە پێش ئێستا باز لە گرێبەستی کۆمەڵایەتیەکە باز لە پاسەوانی ئارامی و هێوریەکە بۆ کۆمەلگا لە ڕاستیە سەرگۆزیران لەو دیدارەدا پێیوتین تەنها گوێی نەگرت لە ستایشەکان بەڵکو گوێی گرت لە دەنگە ناڕازیەکانی خەڵکیش چ ئێستا چ پێشتریش بێگومان کۆمەڵێک پرێس کۆنفرانس و دیداری گرنگ هەبووە لەگەڵ سەرگۆزیرانە چ ڕۆژنامەنووسان بووە چ ئەکادیمیسیان بووە چ چین و توێژەکانی تر بووە هەر یەک لەمانە بە جۆرێک لە جۆرەکان ڕەخنەیان لە کار و ئەجێندا و ئەدای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیرەکان گرتووە بێگومان ئەمە خۆی بۆ خۆی گزارشتە لەوەی کە لە هەرێمی کوردستانە بێگومان جۆرێک لە ئازادی ڕادەربڕین هەیە دیموکراسیەت هەیە با بڵێن میدیا و ڕاگەیاندن و سۆشیال میدیا و ئەمانە هەیە لە ڕاستیە بە هیچ شێوەیەک ڕۆژنامەنووسان تا ڕادەیەک هەستیان بەوە نەکردووە کە ڕوبەرەکانی ئازادی ڕۆژنامەگەری ڕوبەرەکانی دەمداخستن وەک لە کۆمەڵێک وڵاتی دەرودراسەیە هەیە بەو ئاراستەیە بڕوا کە بگاتە تۆتالیتاریزمی میدیایی نەخێر لە کوردستانە ئەمە نەبووە فاشیزمی میدیایی نییە دەمداخستن نییە گرتن و ڕاوەدونان نییە داخستنی میدیایەکمان نەبینی لە هەرێمی کوردستانە بەڵام ئەوانەی کە ڕەخنە ئەگرن بێگومان چ ئەوانەی کە ڕەخنە ئەگرن لە بەرهەمەکانی ڕاپەڕین و چ ئەوانەی بەرهەمەکانی ڕاپەڕین وەک دەستکەوت بۆ خۆیان هەژمارەکان هەمویان کوڕی ئەم وڵاتن پێویستە ئێمە پشت بە تیۆری گرێبەستی کۆمەڵایەتی تۆماس هۆبز و چەندین بیریاریتری ڕۆژئاوایی و ئەوروپی بەستین و حکوومەتی هەرێمی کوردستان ئیش لەسەر چەمک و پرەنسیپی ئاشتەوایی ناوخۆیی بکە چونکە هیچ شتێکی ترمان لە بەردەستانیە بەرامبەر بە حکوومەتی عێراق حکوومەتی عێراق مندوبەکانیان ئەو دەوڵەتە قوڵە مەزەهبیەی کرد چەند ساڵێکە ئیش لەسەر لاوازکردنی ستاتۆی حکوومەتی هەرێمی کوردستانەکە مەطبەخێکی گەورەی سیاسی و ئایدۆلۆژی مەزەبیان لە پشتەوەیە بە ملیارات دۆلار ماچینەی ئەعلامیان خستۆتە گڕ بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بچووکەنەوە بێگومان لە هەرێمی کوردستانیشە ئەبێ ئێمە ماچینە ئەعلامەکانی خۆمان مەطبەخی ئەعلامەکانی خۆمان بخەینە گەڕ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو پرەنسیپە دیموکراسیانە تۆخ کاتەوە لە هەرێمی کوردستانە لەسەر شارع لە خانۆ قوڕەکانەوە دەست پێ بکە لە ماڵە هەژارەکانەوە دەست پێ بکە لە دەنگە ناڕازیەکانەوە دەست پێ بکە چیتر جیاوازی نەکا لە نێوان کادرێکی حیزبی کە ستایشی سەرۆکی حکوومەتەکە کەسێکی تریش کە ڕەخنەی جدی لە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەدای حکوومەتەگرێ هەر یەک لەمانە بە بڕای من جۆرێک لە دڵسۆزیتیایە بۆیە من ئەمە وەکو مۆدێلێکی سیاسی ئەبینم بەرامبەر ئەو تەحەدیاتە سیاسیانەی و خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان ببوورە ئەو ئەوێت گوێبیستی هەردووچیان بێ ئەوانەی کە ستایشێک ئەوانشی کە بە جددی ڕەخنەی لێگرن بە بڕای من ئەم دیدارە پێیوتین کە بەڕێز سەرگۆزیران ئەوێ گوێبیستی هەم ستایش بێت هەم ڕەخنەکان بێت چونکە بە هەردووشی ئێمە ئەمانەوێ یا ئەتوانین کۆمەلگایەکی سیکولار و دیموکرات و ئازادیخواز و پڕلەماف و خواستی دیموکراسی لە هەرێمی کوردستانە بەرهەم بێنین وەکووتمان ئێمە هەرێمی کوردستان بە کۆمەڵێک قۆناغی پڕ تراژیدی ئاڵۆز و مەرگەساتا تێپەڕیوە ئێستا ئیتر کاتی ئەوەیە ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق ڕێڕەوەکان ڕاستکەینەوە
ئەگەر بە لۆجیک و بە عەقلانیەت بێ، ئەگەر بە هێز بێ، ئەگەر بە گوتاری میدیایی بێ، ئەگەر بەو ئەجێندایە بێ کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان گرتوێتیە بەر و ڕەنگە هەر ئەم ساڵ یا ساڵی داهاتوو هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرێ ئەو کاتە ئێمە ئەجێندایەکی جوانتر و مەدەنیانەتر ئەبینین. بەڵێ سپاس بۆ ئاسۆ عەبدوڵەتیف چاودێری سیاسی کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی.